سێوان دەگا زەلامان دەڕزین و دانیشتینەوە لە بەیان خایان دەکەینەوە و دەگەڵیان وەڵا ئیشی زەلامان دەکەین لەگە زەلامان ئیشی دەکەین ئەی نان و چای و دەگەڵیان دێن و دەچین و ئەی حەکەم و کوڕەتی هەبێ بەژنان جێبەجێ دەبێ بە پیاوان نابێت ئێستا ئیژن دەکەن پیاو ناکە هەندێکی شێ وەڵا ئەمە دەیکەین پیاو ناکە ئەلێرە نانیان لە بە ئازر دەکەین و بەیانیان ئەوە تێشت دووت نانی تێشتان دەخۆن ئەوجا بێجگەلەوەی خزمەتی بەروباغی دەکەین ئەوە بێجگە لە دەرمان و شتی لە بۆی دەکڕین و خزمەتی دەکەین و دەی ئێنە بەرهەمەکەش نافرۆشێ لە بەکوێ ئێرانە باشماغە لەبەر ئەمانە ئەو ئەمادامەی فەلاحەکە دێتەوە هیچێ ئەمە ئیشەکەن نابێ نافرۆشێ دەبێت لێرە بڕتی فڕیدەی ئەوە تام و لەزەتی ئەوەی هەیە هیچ جێشی نییە تام و لەزەتی ئی خاستەر ئی حاجۆمەرە تام و لەزەتی ئیشی حاجۆمەران هەوە جەوە چ پێنکە جەوە چ خۆشە شتێکی بە سوودی لێ دروست دەبێ لە هەموو شوێنێکی بە سوودترە ئەوەها بە تامترە خۆشترە ئێدەوەرە لە گوێزێ بگرە هەتا دەگاتە تەماتەی خەیاری هەموو شتێکی بە سوودە ئەجا نەکەرسێ هەموو شتێکی بە سوودەی حاجۆمەرە هیچیش نافرۆشێ ئەوە تەبڕ تەماتە لێرایە کە تۆ نافرۆشی ئەو ڕۆ کریانەوە ڕێیەکە ئی تەماتەی هات ئێمان دیبوون یەکەی مەدەستەی چێت باڵەکایەتی بەرو بوومێکی یەکجار زۆرمان هەیە لە سێوی دەڵێ لە تەماتەی دەڵێ لە کودی دەڵێ لە هەر میوەیەکی دەڵێ لە بەدەبەری باڵەکایەتی مەوجودە و عازرە بەڵام بەداخەوە لەبەر سێوی دەرەچی لەبەر میوەی دەرەچی ئەنی بە حەقەدی مەسەر بنابێ نافرۆشێ هەر عەدوودێکی کە جەنابەت دەیبینی و کێسا قسەی لەسەر دەکەین هەر لە پەروێزخانەوە بیگرە هەتا دەشتە ئیبراهیم خەلیل هەمووی بە پارە داخل دەبێت بۆ نمونە هەتا ئێستا تەماتە و کوولەکە لە دەڤەری باڵەکایەتی یەکجار باش بوو بەڵام بەهۆی ئەوەی کە داخل دەبێ هەر لۆریەک هەر تەنێک 50 وەرەقەیەکی دەدەن داخلی دەکەن بە حەقەت گەندەڵی زۆرە لە سنوورەکان بەرو بەمە یەکجار زۆرە هەمووی هەرەوە زیە هەر میوەیەکی دەڵێت دەڤەری باڵەکایەتی لە گوێزی بگرە لە سێوی بگرێت لە تەماتەی بگرێت لە کوولەکەی بگرە لە هەرمی بگرە لە هەر بەخۆت دەیبین ینی هەموو شتەکان عازرە و هەشە بەڵام بەداخەوە کە سەرف نەبێ دەڵێت ڕۆژانە کاک فەرمان 1 ملیۆن دیناری مەسرەفە لەو ئیشەی ئەوەتە بەرو بەرمەکەش دەبینی ئەنی بە حەقەت کە دەیخەنە بازار نافرۆشێ سێوی دەرەچی دێ 1 کیلۆ بە 1000 دینارە بەڵام بەداخەوەی مە 500 دیناری ناکە بەدا سێوەکە یەکدار دەرەجەیەکە ئەوە بە خۆت ببینە و تەسویریکە بەڵام کە نەفرۆشێ من چی بێخەمە بازار کاکەجیا ئەو بەرو بمەی کە جەنابمان هەیە بە تایبەتی هەرێمی کوردستان ئەو بەرهەمەی کە هەمانە لە خاوێنی دەڵێ لە هەر تامێک دەڵێ لە ڕەنجی دەڵێ لە خۆشی دەڵێ هەر هەمووی تێدا مەوجودە بەڵام کە نەفرۆشێت چی تێدا مەوجود بێ کاکەجیا بە خەڵکەکەی مە زیاتر ئەو بازرگانانێمە چونچی لەوێ هەرزانە ئەگەر ئیمەن دەگە چیلۆی بە ڕوبعێکیش بێ ئەوە بە هەزاری بێ هەر دە چیلۆی دێنی کاکەجیان ئەن تەماشا دەکەی وای وەرەقەیمە بۆ تا 3 ملیۆن و قسە تومەنی ئێرانی لەوەی هەر خێر دەکا گەنازان بە چەندی بێ بەڵام ئیمە بە 400ەکەی خێریشی نیە کاکەجیا پەڕی عەمەلەکەش دەرنایانی برای بابوو ئەو بەرهەمەی کە هەمانە خۆ کەس نیتی کاکەجیا ئەوە بە خۆت دەیبینی ئەلێرە هەر لە سۆران دەڤەری باڵەکایەتی هەتا سنووری ئەوایە بەڵام بەداخەوە کە نەفرۆشێ لمني نقر لمني نقر لا